نافەوتێت و هاوکات بۆ هاوکاریکردنی گەشتیارانیش لە هەرێمی کوردستان یاخود دەرەوەی هەرێم وڵاتی تورکیا فیزەی ترانزیت بە گەشتیاران دەدات بۆ ئەوەی بچنە ئەو وڵاتە و پاشان بە ڕێگەی وشکانی بگەڕێنەوە هەرێمی کوردستان. ئەو ڕێگەی کە ئێمە هەمانە کە کوردستان دەبەسێتەوە بە دەرەوە تەنها ئێستا کە ڕێگە ما بێتەوە ڕێگەی وشکانیە کە لە ڕێی وڵاتی تورکیاوەیە ئەو گەشتیارانی کە لەوێن دەتوانن بێنە وڵاتی تورکیا و لێشەوە لە ڕێی وشکانیەوە بجێڕێنەوە حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی تورکیا ڕێکەوتن بەوە ئەو گەشتیارانی کە ئەیانوێ بگەڕێنەوە هاوکاریان ئەکەن لە ڕێی ئەو ژمارانی کە داراوێن لە ڕێی ئەو لینکانەوە کە داراوە. سەبارەت ئەمە بە وڵاتانی دەرەوە کە دێنە ئەوێ سەباورت بە وڵاتی ئیمارات کە ئێمە زۆربەی زۆری گەشتیاران و بازرگانان هەیە کە ڕوو دەکەنە ئەو وڵاتە ئەوانش لە ڕێگەی ڕێککەوتنی سەفارەتی عێراقی لەگەڵ وڵاتی سعودیەدا بە پێدانی ترانزیت ڤیزە کە لە ڕێگەی گەشتیارانەوە کە لە ڕێی سەرمینیەوە دەتوان وەکو ئەمریکاران بگەڕێنەوە بۆ کوردستان پانێک کە داوای ڕیفاندکەن و گەڕانەوەی پارەکەی بلیتەکەیاتەوە بە ئێمەش لە ڕێی ئیمێڵەوەینەوە بە ئەو ئێرلاینەی کە بلیتەکەمان لابڕیوە ئەوانش لە خلالی مدەیەکە 48 ساعت بۆ 72 سایان بۆ 96 ساعت پارەکەمان بۆ گەڕێنەوە ئێمەش تەسلیمی گەشتیاران یەکەین. بەهۆی بەردەوامی هێرشە ئاسمانیەکانی نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێران گەشتە ئاسمانیەکان لە عێراق و هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاگیراوە تا ئێستاش ڕوون نییە کەی دەست پێ دەکاتەوە. حکوومەت هەرێمیش بۆ کاراسانی ئەو گەشتیارە کوردانەی لە دەرەوەی هەرێمن یاخود بە پێچەوانەوە ناتوانن بگەڕێنەوە ڕەزامەندی وڵاتی تورکیان وەرگرتووە بۆ پێدانی فیزەی 5 ڕۆژی بەو کەسانە، بەڵام دەبێت پێشچوونی بۆ قونسوڵخانە ئەو کەسە تکتی فڕۆکەی هێڵێکی تورکی ببڕێت، هاوکات ناویشی لە لیستی قەدەغەکراوەکانی ئەو وڵاتەدا نەبێت و هەروها پاسپۆرتی عێراقیشی پێبێت. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی. سامانە سروشتیەکان ئەڵێت هێرشە تیرۆریستیەکەی سەر کێڵگەی نەوتیەکەی سنووری دهۆک بووەتە هۆی ڕاگررتنی بەرەمهێنانی نەوت لەو کێڵگەیە. وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بۆوە کردووە گروپە لە یاسا دەرچووەکان لە عێراق هێرشی تیرۆریستیان کردوتە سەر کێڵگەی نەوتی HKN لەسەر سنگ لە سنووری پارێزگای دهۆک. بەهۆیەوە زیان بە کێڵگەکە گەیشتووە و بەرەمهێنانی نەوتیش لەو کێڵگەیە ڕاگیراوە. ئەژڵێت ئامانجی هێرشەکە ژێرخانی ئابووری و سامانی خەڵکی هەرێمی کوردستانە. بەرپرسیارەتیەکەشی لە ئەستۆی ئەو لایەنانەیە کە لە ناوچەکانی ژێر دەسەڵاتیەوە هێرش دەکرێت و زیان بە هەرێمی کوردستان و داهاتی عێراق گەیەنرێت. وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم داوای لە حکوومەتی عێراقیش کردووە ڕێگری بکات لە هێرشەکان بۆ سەر خەڵکی مەدەنی هەرێمی کوردستان و ژێرخانی ئابووری و کەرتی نەوت و غاز. سەرۆکۆماری ئێران ئەڵێت چەند وڵاتێک هەوڵەکانیان بۆ نێوەندگیری و ڕاگررتنی شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست پێ کردووە. مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس ئەڵێت پابەندن بە ئاشتیەکی بەردەوام لە ناوچەکە و درێغیش ناکەن لە پاراستنی کەرامەت و سەروەری ئێران بە هەر شێوەیەک بێت. ئەژڵێت چەند وڵاتێک هەوڵەکانیان بۆ نێوەندگیری و ڕاگررتنی شەڕ دەست پێ کردووە و ئەبێت ئامانجی نێوەندگیران گفتوگۆ بێت لەگەڵ ئەو لایەنانەی خەڵکی ئێرانیان بەکەم سیر کردووە و شەڕیان دەست پێ کردووە. بەهۆی هێرشەکانەوە تا ئێستا زیان لە 1330 کەس کوژراون، 3600 شوێنی مەدەنیش زیانیان بەرکەوتووە و زۆرترین هێرشیش بۆ سەر تاران بووە. ڕێکخراوی مانگی سووری ئێرانی ئەڵێت لە سەرەتای دەستپێکردنی هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکاوە بۆ سەر ئێران تا ئێستا 1332 هاوڵاتی مەدەنی کوژراون و 3643 شوێنی مەدەنیش زیانی زۆریان بەرکەوتووە و کە بریتین لە
3009 شوێنی نیشتەجێبوون 528 سنتەری بازرگانی و خزمەتگوزاری 14 بنکەوت دامەزراوی تەندروستی و 9 شوێنی تایبەت بە مانگی سووری ئێرانی. لەسەر راستی شار و پارێزگاکانی ئێرانیش پارێزگای تاران زۆرترین شوێنی هێرشی کراوەتە سەر لەلایەن ئیسرائیل و ئەمریکا. بۆ حوتەمین ڕۆژی شەڕی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران بەردەوامە و ڕۆژنامەیەکی ئیسرائیلی شەڵێت لە هێرشەکانی ئەم دوایەی ئێران زیانی گەورە بە باڵەخانەکانی ناوەڕاستی تەل ئەویب گەیشتووە. ڕۆژنامەی هەئارەتی ئیسرائیلی ئەڵێت لە هێرشە موشەکیەکانی ئەم دوایەی ئێران بۆ سەر ئیسرائیل زیانی گەورە بە باڵەخانەکانی ناوەڕاستی تەل ئەویب گەیشتووە. ئاژانسی فرانس پرێسی شەڵێت لە دوایین شەپۆلی هێرشی موشەکی ئێران بۆ سەر ئیسرائیل دەنگی زنجیرەیەک تەقینەوە لە تەل ئەویب و دەوروبەری بیستراوە. پێشتریش سوپای پاسدارانی ئێران وتبووی لە چوارچێوەی ئۆپراسیۆنی سەربازی وعدی صادق 4 21مین شەپۆلی موشەکیان ئاراستەی تەل ئەویب کردووە و موشەکەکانیش لە جۆری خەیبەری هێشوویە. هاوکارم زریان ڕەحمان لە دیسکی ئابووری لەگەڵمایە. زریان بەخێر بیت، سڵاو لێبێت، سوپاس دەکەم. جەنگ ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر ئابووری. نوێترین زانیاریەکانی کاریگەری ئەم جەنگە لەسەر ئابووری جیهان و ناوچەکە بە تایبەتی چی ئێستا؟ باشە، جەنگ و ینی جەنگ هەمیشە کاریگەری گەورە لەسەر ئابووری دروست دەکات، بەڵام زیاتر لە هەموو جەنگێکم جەنگە لەبەرەوەی کە گرنگترین و گەورەترین ڕێڕەوە استراتیژیەکانی خستۆتە ژێر کاریگەری خۆی، بەڵام کە لە درێژەی جەنگەکە لەماوەی ئەم حەوت ڕۆژە هەر کاتێک هەواڵێگە بێت بۆەوەی کە ئەگەرەکان بەرز بکاتەوە کە جەنگەکە درێژە ئەکێشێت زیاتر کاریگەری لەسەر بازاڕەکان دروست دەکات. بۆ نمونە یەکێک لە ڕۆژانە ئەمڕۆیە کە وەزیری دەرەوەی ئێران وتی وڵاتان کەوتونە ناو بژیوانی بۆەوەی کە بڵین ئاشتی دروست ببێ، بەڵام ترامپ جوابی داوە وتی هیچ جۆرە دانوستانێک لە ئارایانە و ئێمە بە تەمانی دانوستان بکەین. منەمەوێ نوێترین زانیاریەکان بە نوێترین ئەپدەیتی بەڵێ نەوت و زێر بە تایبەتی دەست پێ بکەم. نەوتی برنت هەر بەرمیلێکی لە ئێستا بۆ $92 بۆ یەک بەرمیل بەرز بۆتەوە. لە 85 بوو بە 92؟ بەڵێ ئێستا $92 خاوەن پێشبینیەکان بۆ $100 بۆ $100 بەڵام ئابم خێراییەکە نەوت بەرزەبێتەوە چارتەکەی یەکسرە ڕوبەرەوە سرە ببێ ئەوەی کە هیچ دابەزینێکی هەبوو بێ لە ماوەی دەستپێکردنی شەڕەکەوە. بۆیە لە ئێستا $92 کە ئەمە ئاستێکی زۆر بەرزە بۆ نەوت و پێ ئەچێ گرانتریش بچێ، بەڵام شتە ینی بابەتە نەرێنیەکە ئەوەیە کە وڵاتێکی وەکو عێراق کە هیچ جێگرەوەیەکی نییە بۆ هەناردەکردنی نەوتەکەی و تقریبان ئەگەر ئەم بارودۆخە درێژە بکێشێ لە 0 نزیکە بێتەوە نەوتەکەی ببێ و نەوتێکە لە بەندەری جەیهان و ئەڕوات ئەمە خاڵێکی نەرێنیە بۆ عێراق کە ناتوانێت لانی کەم ئەم بەرزبوونەوەی نەوتە بۆ ئابوووریەکەی بقۆزێتەوە. سەبارەت بە زێر بابەتێکە هەیە ئێستا ئۆنسەیەکی $5130 زێر بەقەدەر گەورەی قەبارەی شەڕەکە و بەقەدەر بەرفراوانی شەڕەکە بەرز نەبووتەوە. بابەتێکی تریش کە زۆر گرنگە باسی زیوە کە لە ئێستا $83 و 78 سنت هەندێک بەرز بووە زی و بەڵام دواتر دابەزی. ئاپدەیتەکانی تر خاوەن دەربارەی بابەتە ئابوووریەکان یەکەمیان ئەگەر بە بابەتی ناوخۆیەوە دەست پێ بکەم سامانە سروشتیەکان ئەڵێت کە سامانە سروشتەکانی هەرێم ئەڵێت کە هێرش کراوەتە سەر کێڵگەی نەوتی سەرسەنگ لە دهۆگ و بەرهەمهێنانی ئەو کێڵگەیە ڕاگیراوە کە لەم کێڵگەی HKN چالاکی ئەکرانی کۆمپانیای HKN کاری ئەکرد. ئەمە بابەتێکی نەرێنی ئازانین کە هەرێمی کوردستانیش پارێزراو نەبووە لە پەلامارەکان. و بابەتێکی تر کە هەیە گەڕی هورمز کە باس ئەەکەین بە تایبەتی ئێمە وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. من ئەمێ پرسیارێکی لێ بکەم بێ زەحمەت تەوان. بۆچی چین داوای لە ئێران کردووە ڕێگەبات کە کەشتیەکانی قەتەر بە گەروی هورمز هاتیەپەڕن؟ ئەمە بابەتێکی زۆر گرنگە، بەس قەتەر بڵێ. هەتا وەکو ئێستا من ئەگەر بمێ باسی گەروی هورمزت بۆ بکەم کە
تاوێک ئەڵێن داخراوە تاوێک ئەڵێن کراوەتەوە تاوێک ئەڵێن هاتوچ و پیای سنووردارە بابەتەکە ئەوەیەکە با سەیرێکی ئەم چارتە بکەین لە پرسەری خۆمانەوە شیکاریەک لەسەر ئەم چارتە بکەین خاوەن ئەم چارتەکە لێرە ئەیبینین زۆر بەڕوونی هاتوچی کەشتیەکان لە گەروی هورموزمان پێنیشانەیە لە سەپتەمبەری ساڵی 2025ەوە هەتاوەکو دەستپێکی شەڕەکە ئەوەی کە زۆر بەڕوونی ئەتوانین ببینین خاوەنەوەیەکە ڕۆژانە بە تێکڕایی لە 35 کەشتی بۆ 50 کەشتی لە گەروەکەەوە هاتوچیان کردووە لە هەندێک کاتا بۆ نمونە سەرەتاکانی 2026 ئەگە لێرەیە سیر بکەین جاری وایە بۆ 20 کەشتی دابەزیوە هاتوچۆکە کە ئەگەڕێتەوە هەر بۆ ئەو ناسەقامگیریانە کە لەم ناوچەیە هەیە بەڵام سەیری ئەو خەتە درێژە بکە کە بە یەکجارەکی داکەوتووە خۆشی لەویان و سیوێتی ئیزرائیل ئێران وار بیگنز دەستپێکی شەڕی ئیسرائیل و ئێران ئیتر لە کاتی دەستپێکی شەڕەکەەوە وردە دابەزیوە هەتاوەکو ئێستا کە هاتوچێ کەشتیەکان سفرە سەبارەت بە گەروی هورموز سەرەتاوتیان ئێران وتی داخراوە هۆشداریدا با کەشتی هاتوو چۆنەکە دواتر ترامپ وتی تەنانەت ئەمڕۆوتی و گەروە ئەبێ بە کراوەی بمێنێتەوە بەڵام سپای پاسداران وتی زۆر باشە کراوەتەوە بەڵام هەر کەشتێک بێرەیە دێ پارێزراو نابێ مە خۆی جۆرێک لە جۆرەکان داخرانە بەڵام کە ئەڵێن گەروی هورموز خاوەن تەنها خۆنەوت نییە سەدا هەفتای بۆ نمونە بەرهەمی خۆراکی وڵاتانی هاریکاری کەنداو لەوێوە دێت بۆ نمونە نزیکەی هەموو پەینی کیمیایی وڵاتانی جیهان لە گەروی هورموزەوە ئەڕوا بۆ نمونە سەدا 11 بازرگانی جیهان پشت بەوێ ئەبەستێ بەڵام بۆچی چین داوای کردووە کە بۆ کەشتەکانی قەتەر بکرێتەوە لەبەرەوەی کە قەتەر گەورەترین هەناردەکاری LNG غازی سروشتیە لە ڕێگەی ئەو گەروەوە و چینیش گەورەترین کڕیاری ئەم بەرهەمەیە ئەم شینەکە ئەیکا شینی قەتەر نییە شینی خۆیەتی لەبەرەوەی کە ئەگەر و گەروە دابخرێت و چین نەتوانێ LNG-یەکەی بکڕێت و لە ڕێگەی ئەو گەروە بۆی هەناردە بکرێت کێشەی گەورە بۆ ئابووری چین دروست ئەبێت جگە لەوە با باسێکی تریش بکەین هەواڵێکی گرنگی تر کە ئەمڕۆ هەبوو ئەوە بوو کە کابینەی ترامپ لەگەڵ بەرهەمهێنەرانی چەک و کەرەستەی سەربازی لە کۆشکی سپی کۆبووەتەوە و ئەم کۆبوونەوەی بۆ ئەوەیە کە ئەم کۆمپانیانە ئەزانین کە گەورەترین کۆمپانیەکانی چەک و کەرەستەی سەربازی لە ئەمریکان داوایان لێکرێت کە بەرهەمهێنان خێراتر بکەن و بەرزی بکەنەوە. باسی گەروی هورمزمان کرد دوای بگەڕێرەوە بۆ ئەو زانیاریانی کە خۆت حەزێکی زیاتر قسەی لەسەر بکەیت باسی خۆراکی جیهانی و کرد باسی پەیینە کرد خۆشبەختانە ئێمە وەکو هەرێمی کوردستان باسی بازنەی خۆمان بکەیت ئێمە خواردنمان وشکەمان خۆراکمان یان لە تورکیاوەیە یان لە ئێرانەوەیە یعنی داخستنی گەروی هورموز یان دانەخستنی ئەگەر لە ڕووی خۆراکەوە باسکەین کاریگەری نابێت لە سەرمان ئەو کاریگەری ئەیبێت موچە لە مەودوا لەوانەیە کێشەی گەورەی تێکەوێت ئێمە خۆمان هەر کێشەمان هەبوو لە هەرێمی کوردستان باسی عێراقەکەم چونکە لە ساڵ 95 نەوتەکەی لە گەروی هورموزەوە ڕات ئەمە چیمان پێڵێت خاوەن ئەوەی کە ڕاستە ئێمە خۆراک و مەوادی خۆراکی بەرهەمە خۆراکیەکانمان لە وڵاتانی دراوسێ زیاتر هاورداکەین بە لە ئاستێکی زۆرا لە ئێرانەوە لە تورکیاوە بێگومان لە سووریاوە بەڵام بابیرمان نەچێ بەشێکی زۆریش لەو بەرهەمانە کارێمی کوردستان هاوردەیەەکە بۆ نمونە لە کام بەندەرانە ئەگیرسەنەوە یەکێکیان بەندەر عەباسی ئێرانە کە ئێستا ئەیترۆ چەقی ململانەکانە ئەو کاڵانە کە ئەچن بۆ ئەوێ جارەکەلانی کەم هەتاوەکو ئەم جەنگە بەلایەکاکەوێ بێدەستی لێ بشەین و بابەتێکی تر کە زۆر گرنگە خاوەن ئەمڕۆکە من لە هەواڵی ئابووریش لەگەڵ میوانێک زۆر بەتێر و تەسەلی باسم لێوە کرد ئەوەیە کە بەرهەمێکی زۆر کە بازرگانانی هەرێمی کوردستان هاوردیان کردووە ئێستا لە سنوورەکانی باڵێ گیریان خواردووە بە چه هۆکارێک بە هۆکاری ئەم باجە گومرگە نوێیانە کە عێراق سەپاندوێتی وەبەستە لە بەندەرەکانی خۆمان بەسرە بەڵێ خاوەن کۆنتینەرێکی زۆر کە ئەتوانێ یارمەتی بێت بۆ پاڵپشتی کۆگاکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کاتی ئەم قەیرانەیە و کەس نازانێت بە چه هۆکارێک و بۆچی ڕێگەنادەن سیستمی ئەسیکۆدایە بەڵێ ئەم سیستمی ئەسیکۆدایە خۆی باس و خواستی زۆری لەسرە بەڵام ئێستا بابەت سەرەکی و گرنگەکە ئەوەیە هەموو وڵاتانی ئەم ناوچەیە خاوەن پەلەقاژەیەوەیانەکە بە جۆرێک لە جۆرەکان ڕێڕەوێکی جێگرەوە بدۆزنەوە بۆ ئەوەی کە تووشی قەیرانی کۆگاکردنی بەرهەم و خۆراک نەبن بەڵام ئێمە کەلوپەل و بەرهەمەکانمان هەیە لە ئەو بەندەرەکە لە ناوخۆی وڵاتەکەی گیری خواردووە
کەس نازانێت بۆچی ڕێگەی پێ نادەن بێتە ناو هەرێمی کوردستان وی هەڵاوسان دروست نەبێت بۆی گرانی دروست نەبێت کە ئەمە بابەتێک کە بەڕاستی ئەبێ بە شێوەیەکی زۆر جدی بەدواداچێت خواردووە و هەتا بەو سیستەمە تێپەڕ نەبن ناتوانم گەنە هەرێمی فرە چەشنن خاوەن کاڵەکان فرە چەشنن پێداویستەکانی هەرێمی کوردستانەوە ڕەنگە هەر لە جلوبەرگەوە لە بەرهەمی بەکارهێنانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە لە بەرهەمی ئەلکترۆنیەوە لەوێ گیریان خواردووە هەتاوەکو ئێستاش تەنانەت دەڵێن بازرگانانی هەرێمی کوردستان کێشەی باجەکەشیان نییە باجەکەش ئەدەن بەڵام دیسانەوە کاروباری ئەو شوێنە زۆر بەخاوی ئەڕوە و باسی گەری هۆرمزیشت کرد بەڵێگەر ئەم بارودۆخە بەردەوام بێت هەموو وڵاتان هەتاوەکو ئاستێک جێگرەوەیان هەیە جگە لە عێراق ئەگەر ئاوا بڕوات عێراق ڕوبەڕووی ئاستەنگی گەورە ئەبێتەوە لە ئاستێکی زۆرە داهاتەکەی دائەبەزێ لە ڕووی هەناردەینەوەتەوە لە ڕووی داهاتەوە و ئەوترێت تەنانەت ناتوانێت بۆم داهاتەکە لەمە بە دوای بێ ئەگەر درێژە بخایەنێت کەس نازانێم جەنگە بەرەوچ ئاراستەیە گەڕوات سەدا چواردەی موچەشی بۆ دابین ناکرێت. باش ئێران ئێستا ئەو توانایی هەیە ئەو خۆراکانی کە دروستەکرێن لە ئێرانە جارێکی تر هەناردی دەروی خۆی بکات بەپی ئەو زانیاریانی لاتە ئەو زانیاریانە کە لای ئێمە هەیە خاوەن سنوورەکانی بۆ نمونە قەدەغەی هەناردەی خۆراکی ڕاگەیاندۆ بە تایبەتی لەم سنوورە وشکانیانە کە لەگەڵم ناوچانە هەیەی بەڵێ لەبەرەوەی کە مشورێک لەوە ئەخوات کە ئەگەر بێت و جەنگەکە درێژە بکێشێت بەشی خۆی خۆراکی کۆگا کرد بێت کە لانی کەم ماوەیەک بتوانێت پێویستی هاوڵاتیان پڕ بکاتەوە. بابەتێکی تر باسی ئێرانت کرد بە باسی بکەمەوەیە کە ئیمارات لە کاردانەوەی ئەم هێرشانە کە ئێرانی کات لە دوای جەنگەکە بۆ سەر وڵاتانی دراوسێ بڕیاری داوەکە سامانی ئێران و ئێرانیەکان لە ئیمارات بلۆک بکات کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە. ئیمارات ڕایگەیاندووە ئەڵێ ئەو کۆمپانیانە کە لە ژێر ناوی خوازراوە بە ناوی ناڕاستەقینە هەوڵیانداوە سیستمی ئابووری و بانکی ئەمە بەکاربهێنن سامانەکان بلۆکەکەین کە ئەمە ئەوترێت ئاماژەیە بۆ کۆمپانیەکانی سەربەسپای پاسداران. ئەم کۆمپانیانە تا پێش ئەم جەنگە ئیشیان کردو لە ئیمارات بەڵێ بێگومان مادام ئەمە هاوکاریەکی استراتیژیە هەتا ئەو وەختە بە پێویستیان زانیوە بیکەن لە ئێستایا کە ئێران موشەکەکانی ئاراستەی ئیماراتەکە بەڵێ ئیمارات پێی باشترە لە جیاتیوی کە بە موشک وەڵامی ئێران باتەوە بە پارە و بە ئابووری وڵاتی باشێت. ئەم بلۆکردنی سامانە نەخێر بەڵام لە کاتی قەیران و جەنگە ئەتوانێت کێشەی گەورە بۆ ئێران دروست بکە هەر خۆی تۆ لە کاتی قەیران و جەنگە کێشەت ئەبێ لە دابینکردنی نەختینا لە دەستگەیشتن بە پارە لە مامەڵەی نێودەوڵەتی ئەگەر بێت و ئیمارات ئەمە جێبەجێ بکە قەیران بۆ ئەو وڵاتە دروستە بێت لە ڕووی دەستگەیشتن بە نەختینا و بابەتێکی تریش کە لەم بڕیارەی ئیماراتە زۆر جێی سەرنجە ئەوەیە کە ئەڵێ تەنانەت بیری لەوە کردووەتەوە کە ئەو بە شێوەی ڕاستەوخۆ ئەو کەشتیانە کە سەر بە ئێرانن ڕای بگرێت کە ئەگەر ئەمە ئاوا بکات ینی بە تەواوەتی ئیمارات ئەو کەشتیانە کە سەر بە ئێرانن بە مافی خۆی ئەزانێت کە ڕایان بگرێت و ڕایان بگرێت حتمما بە مانای دەست بەسەراگرتن کە ئەوەش کێشە بۆ ئەو وڵاتە دروست دەکات. بەڵام بابەتێکی زۆر گرنگ هەیە ئەمڕۆ خاوەن بابەتێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە کە 2-3 ڕۆژ پێش ئێستا ئەمریکا ڕێگەیاندوتی ناهێڵین کە بابەتی نەوت ببێ بە قەیران وتی ڕێکاری پێویست ئەگرینە بەر بەوەی کە نرخی نەوت کۆنتڕۆڵ بکەین. ئەمڕۆ یەکێک لە ئاماژەکانی دەرکەوتووە و بڕیاریان داوە ئەمریکا بڕیاری داوە پێشەم جەنگا فشارێکی زۆری دروست کرده بوو لەسەر سزای خستە بۆ سەر ڕووسیا فشاری دروست کرد بوو لەسەر هندستان کە ئێوە نابێت ئەو نەوتەکە لە ڕووسیای ئەکرنە بێ دەستبەرداری ببن و تا ئاستێکی زۆریش ینی هندستان لەوە پاشگەز ببووە بەڵام ئەمڕۆ ئەڵێ هەتاوەکو 30 ڕۆژ لێخۆشبوونمان هەیە بۆ نەوتی ڕووسیا بۆ سزاکان لەسەر ینی ئەڵێ سنوورەکان کەمترەکەینەوە و ڕێگەی داوە بە پاڵاوگەکانی هندستان کە لە ماوەی ئەم 30 ڕۆژە ئەتوان نەوتەکان لە ڕێگەی ڕووسیاوە دابین. ئەم شەڕە زەر و زیانەکەی بۆ ئێرانە بۆ ئێمەشە بەڵام ئێران لەم شەڕەیە ئەتوانێت چی هەناردە بکات باس لەوە کرد کە هەموو شتێکی گرتووەتەوە بۆ ئەوەی بەشی ناوخۆی خەی بکات چی هەیە زۆر زیایە بێت لە چڕەشە کە بتوانێت هەناردی دەرەوەی بکات. پێم وایە
خاوەن لە بارودۆخی قەیرانێکی ئاوایە تەنانەت بەردی سەرشکێنەش وڵاتان هەوڵەدەن کە لە ناوخۆی وڵاتەکەیان بیڵنەوە لە بەرەوەی نەکا پێویستیان بێ لە بەرەوەی ینی شاراوە نیە ئەم جەنگە جەنگی ینی ئێرانی خستۆتە قەیرانێکی گەورەوە لە ئێستاە لە بیرنەچی ئالوگۆڕی بازرگانی نێوان عێراق و ئێران ینی ژمارەیەکی خەیاڵیە بەڵێ بێگومان لەم جەنگەیە ئێران پێویستی بە نەختینەیە پێویستی بە پارەیە نزیکەی 11 میلیارد دۆلارە زۆر زۆرە ئەو بابەتە بەڵام بابەتەکە ئەوەیە کە پیشەسازی لە وڵاتە حتمما بێگومان ئاستەنگی گەورەی تێکەوتووە لە بەرەوەی کە چالاکی ئابووری پیشەسازی وەستاوە تەنانەت فەرمانگە و دەوام و دایرە ماوەی هەفتەیە کە ڕاگیراوە ئەمڕۆکەش ڕاگەیەندرا کە بۆ ماوەیەکی دیاری نەکراو سنووردارەکرێت ینی مادام دەوام و دایرە ڕاگیراوە پیشەسازی بە تەواوەتی ڕاگیراوە دڵنیام زانیاری و هەیە ئەم جەنگە تەنها زەرەری لە ژێرخانی سەربازیەوە یعنی کارگەکان شوێنە بازرگانیەکان زەرریان بەرنەکەوتووە ناتوان لە دوای مەسەرەن ئاسایی بوون و یان ئاسایی نەبوونی بتوانن کارەکانی خۆیان دووبارە دەست پێ بکەنەوە بێگومان وا ئەکەن و بێگومان ئەوەش ڕوئەیە بەڵام ئێمە ئەگەرمانێ باسی ئەم حوت ڕۆژە بکەین کە جەنگەکە لە ئارایە لە بەرەوەی کە هێرشەکان زۆر و چڕن بۆ سەر ئێران وەکوتم جموجوڵی ئاسایی موشەکەکان ناتوانن بەڵێ جموجوڵی ئاسایی هاوڵاتیانی ڕاگیراوە ئەگەر ناوەکو زیانگەیاندن بە پیشەسازی ئەو وڵاتە هەتاوەکو ئێستا شتێکی لەو شێوە لە ئارایان نییە ئەمڕۆکە هەواڵێک بووتیان لەم قۆناغەی جەنگەکەیە ئیتر هێرشەکەینە سەر ژێرخانی ئەو وڵاتە نازانرێ مەبەست لە ژێرخان چییە و هەتاوەکو ئێستا چ زیانێک بە ژێرخانی ئەو وڵاتە گەیشتووە ئەوەی کە هەیە هەتا ئێستا ئەوە ڕووی نەداوە بەڵام وەکووتم بارودۆخەکە نائاساییە ئیشوکار و جموجوڵی ڕۆژانەش ڕاگیراوە هەتاوەکو بگات بە بابەتی پیشەسازی بەڵێ باش شتێکە هەبوو یەک بابەتی تر تەنها هەبوو خاوەن کە زۆر گرنگ بوو بەڕێوبەری ئاژانسی نێودەوڵەتی وزە ئەمڕۆکە قسەی کردووە ئەڵێ ئەمڕۆکە ئەو قسەی کردووە نەوت $180 بووە ئێستا کەمە قسەم لەگەڵ تۆکردنەوە $2 تێپەڕاندووە قسەکانی ئەم بەڕێوبەری ئاژانسی نێودەوڵەتی وزاڵێ نیگەرانم لەوەی کە سەرەڕای ئەوەی کە یەدەگێکی یەکجار زۆری نەوتمان هەیە بەڵام نەوت بۆ سەر و $80 بەرز بۆ تۆ ئەو هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە ئەڵێ هەتاوکو ئێستاش خستنە ڕووی باش هەیە بەڵام هۆکارەکە مەترسیەکانن هۆکارەکە دروستبوونی ئاستەنگە لە زنجیرەکانی دابینکردن و باس لەوە ئەکات کاڵێ لەوانەیە ئەگەرم بارودۆخە درێژە بکێشێت کێبڕکێ لە نێوان کڕیارە ئاسیاییەکان و کڕیارە ئەوروپیەکان دروست بێ بۆ دەستکەوتنی نەوتی زیاتر و مەژنرخەکەی زیاتر بەچینەوە گەڕی هۆرموز زۆر باشە جگە لە ئێران بە باسی ئێران نەکەم قەتەر ئیمارات بەحرین کوێت سعودیە عێراق نەوتەکەیان بە یاڕوات ئێرانیش نەوتی خۆی بەوێ ئاڕوات ئێران جێگرەوەی هەیە کە نەوتەکی لە شوێنی کەوە بەرێتە دەرەوە بیفرۆشێت خاوەن لە ئێستاە بە تەواوەتی جموجوڵی ئەو گەروە ڕاگیراوە کە ئەو گەروە شادەماری وزەی جیهانە یعنی لە ئاستێکی زۆرە خۆی ئێرانیش بە تەواوەتی نەک بۆ بابەتی سوتەمەنی وزا بۆ بابەتی کاڵاش خۆی خۆشی ڕوبەڕووی قەیرانە بێتەوە بەڵام لە کاتی نائاساییە لە کاتی جەنگە تۆ شتەکان بە ئەولەویەت دائەنێ یعنی ئەو ئێستا پێی باشترە بەداخستنی ئەو گەروە وەڵامێکی ئابوووریانە بۆ وڵاتانە باتەوە کە پێی وایە دەستێژیان کردووەتە سەر خاکەکەی بۆیە ئەگەرنا خۆشی ئەو وڵاتە ڕوبەڕووی ئاستەنگی گەورە بووتەوە خاوەن من باسیەوەم بۆ کردی وتم تەنانە جموجۆڵی ئابووری ڕۆژانە ئیتر نەخوازەڵا نەوت و بەرهەمهێنانی نەوت و هەناردەی نەوت و بەڵێ هەمووی ئەوانە ئێستا $92 بەرمیلێک نەوتی برندوایە $92 ئەگەر هاتوو ئەمریکا لەگەڵ ئێرانە گەڕووی هەرموزیان ئاسایی کردەوە جموجۆڵی بازرگانی نەوت دابەزێت بەڵێ بێگومان ینی گۆڕانکاریەک لەوە دروستە بێ خاوەن ئەوەی کە ئێستا لە نرخی نەوت تا ڕووی داوە خۆ کاریگەری داخستنی گەروەکە نییە ینی هەتاوەکو ئێستا ئەوەندە کورتهێنان لە بازاڕی جیهانی نەوت تا دروست نەبووە کە یەکسەرا بەرز بۆتەوە ئەمە ترسە کە بازاڕەکان والێ ئەکات خاوەن نرخەکان جموجوڵ و گۆڕانکاری بەسەر نرخەکان نابێت بازاڕەکان ناتوانێت جیهان قەرەبوو کاتەوە وەکو پێم وتی ئێستا یەکێک لە پلانەکانی ئەمریکا بۆ ئاساییکردنەوە هەندێک ئاساییکردنەوەی دۆخەکە ئەوەیە کە ئەڵێ ئۆکەی با ڕوسیا نەوتەکەی بخاتە بازاڕەکانی جیهانەوە بە تایبەتی
کوالیتیە نەوتی رووسیا و نەوتی ئەم بەڵێ ئەتوانێت خۆی نەوتی رووسیاشە تا ئێستاشی لەگەڵ بێ خاوەن لە بازاڕەکانی جیهاندا نەبڕابوو بەڵام بەداشکاندنەوە بەڵێ ئەتوانێت ئەو کورتێنانی پێقەرەبوو بکاتەوە. بابەتێکی تریش کە کورتێنانی بازاڕی جیهانی پێقەرەبوو وەکرێتەوە ئەو نۆتە استراتیژیە کە ئەمریکا خۆی هەیەی، بەڵام و ناتوانێت ئەمڕۆ بڕیار بات و سبەینێ بازاڕەکانی پێقەرەبوو بکاتەوە. ئەی ماوەیەکی پێچێ تاوەکو 2 هەفتەیەکی پێچێ تا بتوانێت ئەو نۆتە بخاتە بازاڕەکانەوە. بەڵامەوەی کە ئێستا بازاڕەکان ئاراستاکە ترسە و ترسەکان ینی ئەو ترسانە کە هەن لە بازاڕەکان بڕیارەدەن نرخینەوە لە ئێستا خاوەن ترسەکانی جیهان کە بڕیارێن نەوت بەرز بێتەوە و دەسەڵاتیان هەیە بتوانن هاوشانی ئەمریکا گەروی هۆرمز بپارێزن لە هەڕەشەکانی ئێران. گەروی هورمز ئەزانین کە هەتاوەکو ئێستا ینی سەرڕای ئەوەی کە ئەیان وت ئێران نایکات یا ئەمریکا ئەیگوڕێگە نادەم گەرچی هیچ ڕەنگە هیچ ڕێکارێکی نەگرت بێتە بەرتەنها بە هەڕەشەی ئەوەی کە ئەڵێ من ناهێڵم هیچ شتێک لە گەروی هورمزەوە هات و چۆبکە ینی بینیمان لەسەر چارتەکە بە تەواوەتی جموجۆڵی ڕاگرتووە. جگە لەوەش هەتاوەکو چەند ڕۆژی ڕابردوو کە یانوت کەشتی چینیەکان بۆیان هەیە بڕۆن و دانە و دوان کەشتی چینی پیا ئەڕۆژ بەڵام هەر لە ئێستاشان نرخی بیمە یعنی بەرز بۆتەوە نرخی گواستنەوە بەرز بۆتەوە. پێم وانە هەتاوەکو ئەم جەنگە بەلایەکە ئەکەوێت بکرێت لانیکەم بارودۆخی گەروی هورمز ئاسایی بکرێتەوە. زریان ڕەحمان لە دیسکی یابووری زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەی ئەو زانیاریانی کە گرنگ بوو بۆ بینەران و بیسەرانی کورسات یوسف. سوپای ئیسرائیل دەستپێکردنی قۆناغی دووەمی هێرشەکانی بۆ سەر ئێران ڕاگەیاند و ئەڵێت ژێرخانی دەسەڵاتی ئێرانیان کردووەتە ئامانج. سوپای ئیسرائیل ڕاگەیاندراوێکی دەربارەی هێرشەکانی ئەم بەیانی سەر تاران بڵاو کردوێتەوە ئاماژەی بۆوە کردووە چوونەتە قۆناغی دووەمی هێرشەکان بۆ سەر ئێران. لە ڕاگەیاندراوەکەی سوپای ئیسرائیل ئەڵێت لە هێرشەکانی بەرەبەیانی ئەمڕۆیە بۆ سەر تاران ژێرخانی دەسەڵاتی ئێرانیان کردووەتە ئامانج. شەپۆلێکی بەرفراوانی هێرشیان دەست پێ کردووە و بەردەوامی شەبن تا هەموو ئامانجەکانیان بەدەستەهێنن. سەدان کەس لە ئێرانەوە ڕێگەی وشکانیان گرتووەتە بەر و خۆیان گەیاندۆتە سنووری تورکیا و ئەڵێن بۆردومانەکان فشاری دەرونی زۆریان لەسەر دروست کردوون و زیانی زۆر بە شوێنەکانی نیشتەجێبوون و گەڕەک و نەخۆشخانەکان کەوتووە. هاوڵاتی ئێرانین کە لە ڕێی وشکانیەوە سنوورەکانیان بەرەو تورکیا تێپەڕاندووە. ئەو هاوڵاتیانە لە ترسی بۆردومانەکان و بەردەوامی شەڕی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران ڕویان لە تورکیا کردووە. لە ڕووی دەرونیەوە هەمووان لەژێر فشاردان چونکە خەڵکی ئەوێ ڕۆژانە تووشی نیگەرانی و دوودڵی دەبن. لەگەڵەوەشدا هەمووان گەشتبین و هیوایان هەیە. لە نێو ئەوانەی خۆیان گەیاندۆتە تورکیا خوێندکار و خەڵکی عێراق و تورکیا و چین و وڵاتانی تر هەن. زۆربەیان دەڵێن ئێستا دڵخۆشن کە لەو ڕەوشە مەترسیدارە ڕزگاریان بووە. بەشێکیشیان دەڵێن بۆردومانکردن چارەسەر نییە بۆ ئێران. زۆر کێشەیە لەوێ چونکە ئەمریکا و ئیسرائیل بەردەوام هێرش دەکەن بەڵام من پشتیوانی ئێرانم بۆیە وڵاتەکەش بەجێ دەهێڵم چونکە لە وڵاتێکی تر کار دەکەم. لە تاران هێرش کراوەتە سەر نەخۆشخانەیەک نازانم نەخۆشخانە بۆ چونکە شوێنێکی زۆر گرنگە. میدیاکانی ئێرانیش بڵاویان کردوتەوە ژمارەیەک نەخۆشخانە و بینەی نیشتەجێبوون و گەڕک بۆردومان کراون و زیانی زۆریان پێگەیشتووە. سەرۆکی ڕێکخراوی پەرستارانی ئێرانیش مۆڵەتی پەرستارانی هەڵوەشاندۆتەوە و داوای لێکردوون بگەڕێنەوە سەرکار. لە بارەگای نەتۆیە گرتوەکان لە نیویۆرک کۆبوونەوەیە کراوە و قسە لەسەر جەنگی ئێران ئیسرائیل ئەمریکاکەن ڕاستە و خۆ بەتانە گوازینەوە.
لە ئەنجامی پێکدادان لە نێوان پاکستان و ئەفغانستاندا لە ئێوارەی 26 مانگی دوو شەڕ پێکدادانێکی تند دروست بوو لە نێوان ئەو دوو وڵاتەدا و 26 کەسی مەدانی کوژران و خەڵکێکی زۆر بریندار بوو. لە سەدا 55 ڕێژەی زیانە مەدەنیەکان و زیانە ڕۆحیەکان تۆمار کراوە و هەموو لایەنەکان داوایان لێکراوە کە ڕێچاوی پرۆتۆکۆڵ بکەن بۆ پارێزگاری لە مەدەنیەکان و پەیڕەوی بکەن لە یاسای نێودەوڵەتی. ئەمڕۆ یونێسیار وتی زیاتر لە 50,000 کەس ئاوارە بوون لە ئەفغانستان و نزیکەی 3,000 کەس لە پاکستان ئاوارە بوون. بارودۆخەکە لە ئەفغانستان زۆر هەستیارە و خەڵکی ئەفغانی زۆر لە حاڵەتی زۆر هەستیاردان و پێویستیان بە چاودێری و کۆمەکی مرۆیی هەیە، پێویستیان بە پەناگە و پاڵپشتی هەیە. بە کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤ ڕیکۆردی پێشەلکاریەکان نەکات و داوای کۆتایی پێهێنان بە ئەو بارودۆخە مرۆیە ناسکە دەکات بۆی ناخۆشی و ئێش و ئازار کۆتایی پێبێت. کۆمیسیۆنەکەمان لە کۆنگۆ بەردەوامە بۆ یەکخستنی هەوڵەکان لە مانگی یەکەوە ئەرکەکە بە شێوەیە هاوکاریەکی نزیک لەگەڵ لایەنە پەیوەندیدەکارەکان کار دەکات بۆ ئەوەی کە کۆمەڵگەکان یەک بخرێنەوە بۆ ئەوەی کە بارودۆخەکە لەوێش ڕەچاو بکرێت و هەر حاڵەتێکی ناخۆشی و ئێش و ئازار کە تووشی وڵاتیان دەکەم بکرێتەوە و پرۆژەی ئاودانکردنەوە و چاکردنی بارودۆخەکە بەردام لە ڕێگەدایە کە ئەمە بەشێکە لە پرۆگرامێکە لە پرۆگرامی ناوخۆیی کۆنگۆ بۆ ئەوەی پاڵپشتی نەتەوەی گرتوەکان لە ئەرکەکەدا بەردەوام بێت. هەواڵێکی تازەمان لەلایەن ئەلێکزاندەر لە UNDP کە سەردانەکەی لامڕۆدا لە جامعەکە کۆتایی پێهێنا لەگەڵ سەرۆک وەزیران کۆبووە لەگەڵ وەزارەتی دەرەوە کۆبووە و هەروەها لەگەڵ کۆمیسیۆنی ژینگە بۆ ئەوەی باز لە زریانی ئەم دواییە بکەن کە تووشی ئابووری وڵاتەکە بۆ زیانی بە ئابووری وڵاتەکە گەیاند و لە خۆراوای جامایکە لەوێ کۆمەک و پاڵپشتی بژێوی پێشکەش بە خەڵکەکە دەکەن بۆ ئەوەی کە لە زەرەرەکانی زیارەکانەکە کەم بکەنەوە لەوانەش 300 ملیۆن دۆلار تەرخان کراوە لە پێناو کاردانەوەی زریانەکان ئەو زریانی کە لەو ناوچەیە هات و زیانی بە ژینگەی وڵاتەکە گەیاند. بە هەمان شێوە لە مانگی یەکەوە بڕە کۆمەکێکی دارایی زۆر دابین کراوە بۆ ئەوەی کە پاڵپشتی زیاتر بۆ وڵاتەکە دابین بکرێت و خۆراکێکی زیاتر بۆ دانیشتوان دابین بکرێت و ئەو ناوچەی بە هەمان شێوە زیانمەند بووە لە ململانەیەکان و ئەمەش لە بەرچاو ژیراوە. ئێستا 77 ئەنداممان هەیە کە کەمترین سڕی دانیشتوانیان لە چاو شوێنەکانی تری جیهان. کێ باسی مانگۆلیا کرد؟ پێمان وایە پێویستە گوێ لە کریسی کەناڵی ئەلجەزیرەش بگرین.
لە بەرامبەر هێرشەکانی ئێران بۆ سەر وڵاتەکەی ئیمارات بلۆکردنی سەروەت و سامانی ئێران لە وڵاتەکەی تاوتوێ کات کە بەدەیان ملیار دۆلارە خەمڵێنرێت. ئاژانسی ڕۆیتەرز بڵاوی کردوەوە دەسەڵاتدارانی ئیمارات لە بەرامبەر هێرشەکانی چەند ڕۆژی ڕابردووی ئێران بۆ سەر وڵاتەکەیان بلۆکردنی سەروەت و سامانی ئێران لە ئیمارات تاوتوێکن کە لە ڕێگەی تۆڕێکی کۆمپانیایی سێبەر و ساختەوە ئێرانە گەیەنێت بە بانکەکانی جیهان و دۆلار. ئەماجەی بۆش کردووە سەروەت و سامانی ئێران لە ئیمارات بەدەیان ملیار دۆلارە خەمڵێنرێت و بلۆکردنی ئەو سەروەت و سامانش لەلایەن ئیماراتەوە ئەبێتە هۆی سنووردارکردنی سەرچاوە ئابوووریەکانی ئێران. ئاژانسی ڕۆیتەرز باسی لێوەش کردو ئەگەر ئیمارات بڕیاری بلۆکردنی سەروەت و سامانی ئێران بات لەو کۆمپانیانەوە دەست پێ دەکات کە نزیکن لە سوپای پاسدارانەوە. ئیمارات جگە لە بلۆکردنی سەروەت و سامانی ئێران بیر لە دەست بە سەراگرتنی کەشتیە بازرگانیەکانی ئەو وڵاتەش لە ئەوەکانی کەندا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکاتەوە. پۆلیسی لەندەن 4 کەسی بە تۆمەتی سیخوڕیکردن بۆ ئێران دەستگیر کردووە کە چاودێری چەند شوێنێکی کۆمەڵگەی جوولەکەیان کردووە. هێلن فلانگن فەرماندەی پۆلیسی لەندەن ئەڵێت لە ناوچەی بارنتی باکووری لەندەن هێزیەکانی پۆلیس 4 کەسیان بە تۆمەتی سیخوڕیکردن دەستگیر کردووە کە تەمەنیان لە نێوان 22 بۆ 55 ساڵایە و لە نزیکەوە چاودێری چەند شوێنێکی کۆمەڵگای جوولەکەکانیان کردووە. ئەو 4 کەسەی دەستگیر کراون سیانیان هەڵگری نازنامەی ئێرانی و بەریتانین و ئەوەی تریشیان تەنها هەڵگری نازنامەی ئێرانیە. فەرماندەی پۆلیسی لەندەن ئەژڵێ دەستگیرکردنی ئەو 4 کەسە لە چوارچێوەی لێکۆڵینەوەیەکی فراوانی پۆلیسایە بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشەی سەر کۆمەڵگەی جووەکان. 6 کەسی تریش لە هەمان شوێن با تۆمەتی هاوکاریکردنی ئەو 4 تۆمەتبارە دەستگیر کراون. دوای هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێران بۆ سەر ئازەربایجان حکوومەتی ئەو وڵاتە بڕیاریەوە هەموو دیبلۆماتکارەکانی لە ئێران بکشێنێتەوە. حکوومەتی ئازەربایجان دەڵێت وەک کاردانەوە وەڵامێک بۆ ئەو هێرشەی لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێرانەوە کرایە سەر وڵاتەکەی و بەهۆیەوە 2 کەس بریندار بوون بڕیاریان ناوە بەکشانەوەی هەموو دیبلۆماتکارەکانیان لە ئێران. جگە لەو هەڵوێستا باڵیۆزی ئێرانیشیان لە باکۆ بانگێش کردووە و ناڕزایی توندی حکوومەتی ئازەربایجانیان پێداوە. پێشتر وەزارەتی دەرەوەی ئازەربایجان وتبووی 2 فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشیان کردوتە سەر خوێندنگەیەک و فڕۆکەخانەی ناخچیڤان کە نزیکەی 10 کیلۆمەتر لە سنووری ئێرانەوە دوورن و وەڵامدانەوەی هێرشەکانیش بە مافی خۆیان نەزانن. لە بەرامبەریشا ئێران ڕەتێکردەوە هیچ هێرشێکیان کردبێتە سەر ئازەربایجان. ڕاستەوخۆ ئەچمە بەغدا بنکەی ڤیکتۆریای هێزی هاوپەیمانان لە بەغا هێرش کراوەتە سەری تاامکی ڤیکتۆریا لە فڕۆکەخانەی نێودوڵەتی بەغدایە هێرش کراوەتە سەری و کراوەتە ئامانج. میدیاکانی ئێران ئەڵێن بنکەی ڤیکتۆریا لە فڕۆکەخانەی نێودوڵەتی بەغا کراوەتە ئامانج تا و کاتی کە پەیامێرمان لە بەغا لەگەڵمانە بێت و وردەکاری زیاترمان بۆ ئەگوازێتەوانێ ئەگەر دیمەنەکان هەبێت بۆمان بگوازنەوانێ بەڵام لەوەتەی جەنگی نێوان ئێران ئەمریکا ئیسرائیل دەستی پێکردووە درۆنەکانی ئێران بە بەردەوامی هەوڵیان ناوە هێرش بکەنە سەر بنکەی ڤیکتۆریا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا لە هەمان کاتە هەوڵیان داوە هێرشکەنە سەر بنکەی هێزەکانی ئەمریکا لە هەولێر کە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە بە بەردەوامی هەموو شەوێک هەموو ڕۆژێک درۆنی بۆ ئەنێرن بۆ ئەوەی بیکاتە ئامانج. بەڵام سیستەمی بەرگری دژە موشەکی ناو ئەو بنکە سەربازیانەی ئەمریکا بە بەردەوامی چالاکن و تا ئێستا ڕێگەیان نەیاوە کە ئەو درۆنانەی هێرشەکەن بتوانن ئامانجەکانیان بپێکن. بەڵام میدیای ئێران ئێستا ئەڵێت کە بنکەی ڤیکتۆریا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا
کراوەتە ئامانج نازانم کۆنتترۆل ئەگەر بتوانین لەگەڵ پەیامێرمان لە بەغا قسە بکەین دواتر پەیامنێرمان ئامادە بیرتانە هێرمەوانەیە کە لەوەتەی جەنگی نێوان ئێران ئەمریکا ئیسرائیل دەستی پێکردووە ئێران بە درۆن بە موشک هێرشەکاتە سەر بەرژەوەندیە سەربازیەکانی ئەمریکا لە بەغدا لە هەولێر لە ناوچەکەیە بە هەمان شێوە لە کەندا و تا ئێستا نەیتوانیوە ئەو بنکانە بکاتە ئامانج بە درۆن و موشەکەکانی بەڵام ئێستا خۆی ئێران ئەڵێت میدیاکانی ئێران ئەڵێن کە بنکەی ڤیکتۆریا کە کەوێتە ناو فڕۆکەخانەی نێودوڵەتی بەغاوە بردومان کراوە و کراوەتە ئامانج یانی زەرەر و زیانی لێکەوتووە چاوەڕێین پەیامێرمان بێتە سەر خەت و دەکاری زیاترمان بۆ باس کات ئەو دیمەنانەشی ئەیبینن ئێستای تەل ئەبیبە ئەم شەو هیچ شێرچێکی موشکی دەنگی نییە بکرێتە سەر ئاسمانی تەل ئەبیب بۆیە ئاسمانەکەیان سافە و ژیانیش زۆر ئاساییە لەو دیمەنانەی کە بۆتان ئەگوازینەوە جگە لەوەی سوپای ئیسرائیل ئەڵێ زیاد لە 500 ئامانجمان لە لوبنان بردومان کردووە لە بردومانەکانە 7 ئەندامی حیزب الله کوژراون و ئەمڕۆ زیاد لە 400 هێرشیان کردوتە سەر ناوچە جیاوازەکانی ئێران ئەم لاش بەیروتە نازانم ئەگەر ئاسەواری دووکەڵ هەبێت چونکە کولی سەری سەعاتێک ئیسرائیل بەیروت و گەڕەکەکانی باشووری بەیروت بردومانە کات ئەو ئەڵێت حیزب الله لەوێ و ئێمە ئەو ناوچانە بردومانەکەین ئەوە گەڕەکی باشووری بەیروتە یان ناوچەی باشووری بەیروتە و ئەسەواری دووکەڵی بردومانەکانی سوپای ئیسرائیل بە ئاسمانی بەیروتەوە دیارە زۆربەی ناوچەکان کارەبای لێبڕاوە ئەوەی کە هەیە بەشێک لە ناوچەکان کارەبایان هەیە جا نازانم خۆیان کوژاندە بێت یانوان کارەبایان لێبڕاوێ بەڵام کولی سەری سەعاتێک ئیسرائیل بە موشک هێرشەکاتە سەر باشووری بەیروت لەم لاوە تەل ئەبیب بۆکو بۆ باسکردن تا ئێستا هیچ شەپۆلێکی هێرشی موشکی ئێرانی نییە بۆ سەر ئاسمانی وڵاتی ئیسرائیل ئاسمانی تەل ئەبیبیش کە ڕەمزی ئەو وڵاتەیە تا ئێستا هیچی پێوە دیار نییە میدیاکانی ئێران ئەڵێن بنکەی ڤیکتۆریایان لە فڕۆکەخانەی نێودوڵەتی بەغدا کردوتە ئامانج لە سەرەتای هێرشەکانی شۆ ئێران 205 موشکی ئاراستەی ئیمارات کردووە بنکەی ڤیکتۆریا کەوێتە فڕۆکەخانەی نێودوڵەتی بەغدا میدیاکانی ئێران ئەڵێن کراوەتە ئامانج سەرۆکی پەرلەمانی ئێران ئەڵێت تەنها میلەتیش ئەتوانێت چارەنووسی ئێران دیاری بکە ئەمە وەکو وەڵامێکە کە دۆناڵد ترامپ ئاخر شت لە تویتێکە ئاڵێت کە ئێمە ئەمانەوێت سەرکردانێک ینی کۆمپلێک سەرکردە مامەڵەمان لەگەڵا بکەن کە پەیوەندەکانیان باش بێت لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلە بەڵام سەرۆکی پەرلەمانی ئێناڵێت میلە دەتوانێت چارەنووسی ئێران دیاری بکات ئەم شەڕە وتارانە بەردەوامە لەوەتەی جەنگ دەستی پێ کردووە ترامپ شتێکەڵێت ئێران ئەگەڕێ جوابیاتەوە ئیسرائیل شتێکەڵێت ئێران ئەگەڕێ جوابیاتەوە ئێران شتێکەڵێت ئیسرائیل جوابیاتەوە و ترامپ جوابیانێتەوە ئەم شەڕە بەردەوامە لەگەڵ بەردەوامی شەڕەکان و بەردەوامی شەڕە قسەکردن لەگەڵ یەکە وێرانکاری بەردەوامە لە ناوچەکەیە ئێران ڕۆژانە بەردەوام هێرشی لەسرە لە مووسڵیش هێرش کراوەتە سەر مووسڵ دەنجی تەقینەوە بیسرا بەڵام نازانین چێ هێرشەکەی کردوتە سەر مووسڵ و ئەوانەشی کە کراونەتە ئامانجی ئەو هێرشە چ لایەنێکن بەڵام پێدەچێت بنکەکانی حەشدی شعبی بن لە دەوروبەری مووسڵ هێرش کرابێتە سەریان تا ئەو کاتەی کە پەیامێرانمان بۆمان پشتڕاستەکەنەوە ئێمە تەنها هەواڵەکانتان بۆ ئەگوازی نەزم دیمەنەکەی هێرشەکەی مووسڵ ئێستا ئامادا بێت بەڵام تا دیمەنەکەی مووسڵمان پێگات کە بردومان کراوە چەند موشەکێک ئاراستەی بنکەی ڤیکتۆریا کراوە لە ناو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا و ئامانجەکانیان پێکاو بە پێ ئەوەی کە میدیاکانی ئێران بڵاویان کردوتەوانێت تا ئێستا ئێران هیچ هێرشێکی موشکی ئەم شەو نەکردوتە سەر ئیسرائیل یان ناوچەکە بەبەسم لە ئێستا ئەم شەوەیە نەک بە ڕۆژ دا ئەو دیمەنانی کە ئیبینن لایەکیان تەل ئەبیبە ئەوەی تریشیان بەیروتە بەڵام بەیروت ئاسەواری بردومانکردنی ئیسرائیلی پێوە دیارە کە کولی سەری سەعاتێک ئیسرائیل هێرشەکاتە سەر باشووری شاری بەیروت بە بیانووی ئەوەی کە حیزب الله لێ و ئەیەوێت حیزب الله بکاتە ئامانج نرخی نەوتی برنت
$94 تێپەڕاند ئەو مەترسیانی کە هەبوو کە ئەشێت بەرمیلێک نەوت بگاتە $150 وان نزیکە بێتەوە لە $100. ئێستا $94 تێپەڕاندەوە تا ئێستاش گەروی هورمز بە داخراوی ماوەتەوە چەند ئێرانەڵێت دانەخراوە بەڵام هیچ کەشتیەک ناتوانێت هات و چۆ بکات جگەلەوەی کە سین داوای لە ئێران کردووە ڕێگە بات کەشتیە نەوتەڵگرەکانی قەتەر بەو گەروەیە تێپەڕ بن تا ئێستا بارودۆخەکەی ناو گەروی هورمز ئاسایی نەبووەوە بۆیە نەوتی خاوی برێنت $94 تێپەڕاندووە وەکو زریان ڕەحمانی هاوکارمان لە بەشی ئابووری کورسات نیوز باسی لەوە کرد بەرزبوونەوەی نرخینەوت پەیوەندی بە داخستنی گەروی هورمزەوە نیە پەیوەندی بە ترسی ئەو کەسانەوە هەیە کە نەوتەکردن و نەوتە فرۆشتنەوە لە جیهانە سوودبەندەکانی نەوت کە بە گەروی هورمزات تێپەڕە بێت ئەوان مەترسیان هەیە بۆیە ئێستا نەوتی برێنت $94 تێپەڕاندووە. بارودۆخەکان ئاڵۆزن نەوت لەلایەکەوە بەرزە بێتەوانی و بەرزبوونەوەیەکی سەیری بەخۆوە بینێت لەلایەکی ترەوانێ ئاسمانی تەل ئەبیب ئاسمانی ئیسرائیل ئاساییە لە تەنیش تەل ئەبیبەوە ئاسمانی بەیروتە و ئاسەواری بردومانکردنی ئیسرائیلی پێوە دیارەکە کولی سەری سەعاتێک بردومانیە کات سەرۆکی پەرلەمانی ئێران ئەڵێت تەنها میلەت دەتوانێت چارەنووسی ئێران دیاری بکات. ئەوە ئێستا میدیای ئێران ئەڵێ شەپۆلێکی نوێی هێرشەکان بۆ سەر ئیسرائیل دەستی پێکرد. ئیتر وا ڕاهاتوین لەبینی 8 بۆ 9 حوتونی و بۆ 9 ئێران دەست پێکات واش ڕاهاتوین ئێران وا جیهانی ڕاهێنەوە کە شەوانە ئیتر دەسەکات بە هێرشی موشەکی شەپۆلێک موشەکیان بۆ ئەنێرێت بۆ ئیسرائیل بەشێکی ئەکەوێتە خوارەوە ئامانجەکانی خۆیە پێچێ بەشێکی ناکەوێتە خوارەوە کڵاوەی بەرگری ئاسمانی تەل ئەبیب ڕێگری لێکات. بێستون سەلام پاشکەمێکی تر لە بەغاوە لەگەڵمانە بێ وردەکاری زیاترمان بۆ باسەکات دەربارەی ئەو هێرشەی کە کراوەتە سەر بنکەی ڤیکتۆریا لە ناو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا چ زەرر و زیانێکی هەبووە فعلەن ئەو هێرشەی کراوە بە درۆن بۆ یان بە موشەکی ئێرانی بووە ئامانجەکەی پێکاوە زەرر و زیانی گیانی و مادی هەبێت یاننا پاشکەمێکی تر بێستون سەلام بەرپرسی ئۆفیسی کورسات نیوز لەگەڵمان نابێت منە گەڕێمەوانێ نەوت فڕی نەوت لە جیهانە فڕی $94 تێپەڕاند گەروی هورمز بە داخراوی ماوە سەڕایەوەی ئێران ڕێگری ناکات بەڵام داخراوە کەشتەکان ناوێرن بە یا تێپەڕن ئێران ڕێگری ئەکات بەڵام داشی نەخستۆ بەڵام هەر ناتوانێت کەس هاتو چۆی پیا بکە ئەمریکا هاتۆتە سەر خەتوەڵێ ئێمە ئەو ڕاڕەوە پارێزین ئەو ڕاڕەوە ئاویا پارێزین گەروی هورمزە پارێزین جیهان چاوەڕی ئەوە کات لە کاتی چاوەڕوانی جیهانە بۆ کردانەوەی گەروی هورمز کە شادەماری جیهانی ئابووریە زلهێزەکانی جیهان رووسیا چین تەماشاکەرن سەرڕایەوەی کە چین داوای لە ئێران کردووە ڕێگەبات کەشتیە نەوتەڵگرەکانی قەتەر بەیان تێپەڕن بەڵام تا ئێستا کەس لەسەر ئەرزی واقعیانە هاتوۆتە دەنگ و هیچ چارەسەرێکی کردەیی نەکردووە هیچ هەنگاوێکی کردەیی نەناوە بۆ ئەوەی گەروی هورمز بکرێتەوە بە ڕووی جیهانە نەوتی ناوچەکە هەمووی لەو گەروە ئەڕوات ئەمە بەس ئێران نییە پەچی کەوتووە قەتەرە ئیماراتە سعودیە کوێتە عێراقە پەچیان کەوتووە بۆ ئێستا نەوت بەرز بۆتەوە بۆ $94 تێپەڕاندووە سەرڕای ئەوەش ئەمە تا ئێستا کێشەنی ئەوەی کێشەیە ئەو وڵاتانە ترسن بۆی احتیاطی خۆیان کردووە و ئەگەر یەکیش هەیە کە جێگرەوەی گەروی هورمز رووسیا بێت و نەوتەکەی بفرۆشێ بە جیهان و بیخاتە بازارەوە دەنگۆیکی هەیە کە بنکەی تاجی بە دوو کاتێشە کرابێتە ئامانج نازانم ئەگەر لە بەغاوە بێستون سەلامی بەرپرسی ئۆفیسی کورسات نیوزم لەگەڵ لە بەغا بێستون ئەواڵەکان باس داوا کە میدیای ئێران ئەڵێت ئێمە بنکەی ڤیکتۆریامان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغا کردوتە ئامانج زانیاریەکان لای تۆ چین چۆنن بۆمان ڕوونکەیتەوە. بەڵێ بێگومان لە درێژێ و شەڕی کە هەیە لە نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا ئێوارەیە ئەمڕۆ بەر لە کەمێک بەر لە ئێستا دووبارە بە فڕۆکەیەکی بێفڕۆکەوان هێرش کرایە سەر بڵێن فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا لە قاعیدەی یاخود بنکەی سەربازی ئەمریکیەکان وە هێزا و پەیمانەکان کە پێی دەڵێن ڤیکتۆریا تا ئێستا هیچ ئامارێک یا هیچ ئەوە بڵاو نەکراوەتەوە کە ئایا زەرەر زیانی گیانی ئامادی هەبووە بەڵام بەر لە کەمێک بەر لەستا هێرشکرایە سەری ئەمە
لە کاتێکدا ئێستا دەنگۆی ئەوەیش هەیە بەڵام تا ئێستا هێشتا پشڕاستیەوە نەکراوەت کە ئایا دراوە لە تاجی یاخود نا چکە دەنگۆی ئەوەی شەبووە لە تاجیش بە درۆنێک هێرش کراوەتە سەری بەڵام تا ئێستا و پشڕاست نەکراوەتەوە ئێمە لە پەیوەندی داین لەگەڵ لاینە پەیوەنددارەکان لەگەڵ سوپای عێراقی و هەروەها لەگەڵ هێزا و بەشەکانی عێراق کە زانیاری دروستمان دەنێ کە ئایا ئەوە ڕاستە یاخود تەنها دەنگۆی ئەوە هەیە بەڵام ئەمڕۆ ڕۆژێکی ئارامتر بوو لە ڕۆژانی ڕابردوو لە بەغدای پایتەخت چونکە ئەمەیە ئەمڕۆ ئێستا یەکەم جارێکە دەدرێت لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا و لە قاعیدەی ڤیکتۆریا و لەگەڵەوەشدا ئەمڕۆ لە مووسڵ ئەمێوارەیە لە ڕێی کۆپتەرێکەوە تەقەکراوە لە یەکێک لە بازگەکان کە حەجی شعبی لەوەیە و لە بەرامبەریشدا حەجی شعبیش تەقەی کردوێتەوە لە ئەو فڕۆکەیە بێگومان شەڕەکە بەردەوامە و ئەمڕۆ لەگەڵەوەیشدا زیاتر بۆ کەنداو یاخود بۆ بەیروت و بۆ ئیسرائیل زیاتر گەرمتر بووە بە یەکشتە بۆ پشتڕاستکەمەوانێ بێستون سەرچاوە سەربازیەکانی عێراق باس داواکەن کە دوو کاتیۆشە قاعدەی ینی بنکەی تاجی سەربازی لە باکووری بەغدا کردوتە ئامانج ئەو تەنها بۆ پشتڕاستکەمەوە بەڵێ من وەکو ئاماژەم پێوە من پێشتر پێ وتم دەنگۆیەکە بۆ بەڵام چاوەڕێیەکەینەوە لە ئەمنیەکان زیاتر پشڕاستی بکەنەوە خۆت پشڕاست کردەوە کە بڵان تۆکە دراو لە تاجی لەگەڵەوەشدا ئەوەی هەیە زیاتر ئەو فڕۆکە بێفرۆکەوانانەی کە هەیە لە ناوەی عێراق وەکو دوێنێ لەلایەن هەندێک لە سەرچاوەکان کە دەستمان کەوت دەڵێن ئەو بێفرۆکەوانەی کە دێتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا و بنکەی ڤیکتۆریا دەکرێتە ئامانج لە نێوخۆی عێراقەوە دێت نەک لە دەرەوە بەڵام تا ئێستا بە شێوەیەکی فەرمی بڵاو نەکراوەتەوە ئەمە تەنها لە ڕێی سەرچاوەیەکەوە بۆ ئێمەی با بەستون سەلام ڕاستەوخۆ لە بەغاوە لەگەڵمان نابوویت لە کاتی بوونی زانیاری نوێ ئەبێ بگەڕێیتەوە وردەکاری بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوز باس بکەی سپاس بۆ تۆ منیشەمەوێ سپاسی ئێوە بکەم لە سەعات حەوتەوە کە بینەری ڕووماڵی کورسات نیوز بوون لە تیڤ و لە رادیۆ سپاس بۆ ئێوە سەری سەعات هاوکارانم لەم ڕووماڵە بەردەوام بن لەگەڵتان.